مثلا ئێستا ئەوەی کە سۆشیال میدیا هەیە وەرە ئێستا کە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە زووتر هۆکارە با هۆکارە مەسەل لۆ نمونە ئێستا ئەو سەتەلایتەی کە دروست بووە لە کوردستان و لە هەموو دنیاە یەک لەوانە مەسەلەن شاری هەولێری خۆشەویست کە بەکاری دەینی ئەو سەتەلایتە کابرایەک یان ژنەک یان خوشکە یان کسێکی بەڕێزمان دەبینی لەو سەری دنیاە کە ئەمریکا ئادیابین دەبینی لەوێ تەلەفۆن دەکا ئەمە کاتی خۆی ئەو شتە نەبووە یعنی مەمچینە بەدەیان شان و گەریمان کردووی لەو دووی سنوور کەس نەیدیتیا مەسەن لە هەولێر لە سلێمانی نەیدیتیا لە کەرکووک و دوهۆک نەیاندیتیا بەس ئێستا دنیا گۆڕا وەک کوردەواری یان قسەی عام هەیە دەرێ دنیا گچکە بوویتەوە ئێستا تو ئەو دقەی تەلەفۆنی خۆت بکەوە بڕۆ ناو فەیسبوک بڕۆ ناو ئینستاگرام و ئەوانە دەزانین لە ئەمریکا ئەوروپا چ قەومایە یعنی ئەگە حەزت لێبی دەزانین لە ناو مارێت چی و چیان لێنایە وەنی خەرک زۆر هێشتوی لێ دەن ڕاز لێ دەدا لە پرۆگرام باشە مامۆستاگیان چیت هەیە بۆ جیلی ئێستا و داهاتوو تاوەکو چیرۆکی ژیانیان وەکو ئێوەمانان سەرکەوتوو بێ سەرکەوتوو بی یعنی لەسەر ڕۆکەوە نازانم بۆ نمونە چیرۆکی ژیانی تۆ ئەگەر باسی بکەین بێگومان کەسێک سەرکەوتوو لە کارەکەتدا لە هونەرەکەتدا ڕاستە ئامۆژگاری چییە بۆ گەنجێ ئامۆژگاری من ئەوەیە هەر کارەشی دەیکەی بە خۆشەویستیەکی زۆر گەورەوە لۆی بڕۆ ئەگەر مەبەستە مەسەل لۆ نمونە جەنابەت ئەو گروپەی کە لێرە دانیشتینە ڕسممان دەگرن و کاچی دەرهێنەر تەوجیه دەدا بەونەوەی ئەگەر ئیشەکەی خۆی خۆشنەوێ سەرکەوتوو ناوی ئەتوو وەکو پەیامنێرەگەر ئیشەکەی خۆت خۆشنەوێ قەت ئامادەنی لە ناو بازاڕی سەد دەموساو هەیە تەمەشا دەکاوە نییە ئیشەکەی خۆت زۆر خۆش دەوێت ئەمنی شەرەوە ئیشەکەی خۆم خۆش دەوێت یعنی گەنجانی ڕاگەیان کار گەنجانی ئەوەی کەوا مەسەلەن لە هونەر لە هەموو بوارەکانی هونەر ئیش دەکەن یەکەم شت خۆشەویستیەکە لە بۆ ئیشەکەی باوەڕ بکە ئەمن ئەگەر ئادیابینم لە خۆم خۆشتر نەویست باە ئادیابینم لە مندارەکانی خۆم خۆشەویستتر نەبایە نەمدەتانی ئەو نسبەیە کە من نامەوێ هیچ ناوەچی لێبینم کە ئەتوو جەنابەت و خەرچی دیکە نایە لەسەر زادەی مەسە ڕسم لە مگری دەستخۆشیم لێ بکاورێت دەستت خۆشبی ئەتوو ممتاز پاشایەکی باشتینە و دەورەکی باشتینە یعنی مەسەلەکە چییە؟ ئەتوو نابی لە بۆ شوهرە ئیش بکەیت نابی لۆ پارە و سەروەت و سامان ئیش بکە ڕاستە مەسەلەن پارە لە بۆ هۆکارە لە بۆ ژیانی پێبڕێەوە دەبی پارە دەبی پێ بژی دەبی خانی تەبی تێدا بەحەوێ و پێ ستربی وەچی لای خۆمان ئەگە شتانت نەبی ئیدی ئەوە نییە بەس ئەتوو بە دەرەجەی یەکەم بە پلەی یەکەم دێتن ئەتوو خۆشەویستی دەبوو ئەو ئیشەی مامۆستا شکرولڵا شێخانی دوای ماوەیەکی زۆر دابڕان لە کوردستان و ژیانکردن لە دەرەوەی وڵات ئیتر بەنیازی بدەڕێ و نیشتیمان بە یەک جاری زۆر کەس لە دوای تو زۆر لە سارانی تو گەیشتینە پلەی بەرز و ڕەفاهیەت و خانی و نازەم هەموو شتێک یعنی ئەمن ئەو شتەم نییە نیتم کاکە نیتم من ئێستا کرێچیمە بە خۆم و بە خێزانمە من دانیشتیمە لە خانی کرێچی دانیشتیمە ئەگە خوای گەورە دەرکەی خێر و ڕەحمەت بکاتەوە ئینشاءالله بتانم هۆدە خانی شتەکە بیتن شایانی زۆر زیاترن شایانی ینی بەڕاستی بەداخەوە بەدەیان پرۆگرامی لەو شێوە بکەین باسی کەسانی وەکو ئێوە بکەین هێشتان کەمە هێشتان خزمەت بە ئێوە ناگەین.